لە ئێستادا سەرقاڵی ئامادەکاریە بۆ سازدانی کۆنسێرتێک لە شاری سلێمانی کە بڕیارە لە ئایندەیەکی نزیکدا ساز بکرێت. کۆنسێرتەکە بە سپۆنسەری دەستگای میدیای کورسان بەڕێوە دەچێت. دیسکی هونەری کورسانی چاوپێکەوتنێکی لەگەڵ ئەم هونەرمەندە ئەنجامداوە و بۆ یەکەم جار باز لە بەرهەمەنیەکانی شێکات. دوای دابڕانی نزیکەی 4 ساڵ دوا کۆنسێرتم لە 12/12/2019 بوو، واتە پێش کۆرۆنا. لەو کاتۆ کۆنسێرتم نەکردووە بە ئومێدیەوەی کە هەندێک لە بەرهەمەکانی ئەلبومەکانی پێشوم و 5 تراکی تازەش کە بۆ یەکەم جارە لەسەر ستیج بڵاوەکەینەوە بە شێوەیەکی زین و لەگەڵ ئەو گروپی میوزیکە خۆشەویستەیە لە کۆنسێرتەکە بڵاوەکەینەوە ئینشاءڵڵا. کۆنسێرتە بە خۆشحاڵیەوە دەستگای میدیایی کورسات پشتیوانی کردم وەکو ڕووی میدیایی لە ڕووی میدیاییەوە تەواوی جێبەجێکردنی کارەکانیش لە ڕووی میدیایی و لە ڕووی با بڵین مارکێتینگ و ئەوانشەوە کۆمپانیای سولی میدیا بە هاوبەشی لەگەڵ کورساتی خۆشەویستە کۆنسێرتەکان گرتۆتە ئەستۆ بە ئومێدی ئەوەی کە بتوانین کۆنسێرتێکی جیاواز و تایبەت هەم لە ڕووی دەنگ هەم لە ڕووی میوزیک هەم لە ڕووی ئامادەکاری و دیکۆر و لایتینگ و ئینشاڵڵا ئامادەکاریکی باشی بۆکە. 24/11 مقەدەر نەبێت لە تەلاری هونەر ڕۆژی هەینیەکە. نزیکەی دەگۆرانی نوێم ئامادەیە، بەڵام پێنجیان لەم کۆنسێرتەیە بۆ یەکەم جارە وەکوتم لەسەر ستیج بوترێ. نتود برو کمدا دلی که منزل گودیتا گر هر اروی سفرت که جین بدیتو سخت بونی بون باشم زور اسانه بس گرانه ندر چونی و ئەوانی تریش وردە هەنیکیان کلیپیان بۆ کەم و بە ئومێدیەوەی کە نازان بەداخۆستا باوی ئەلبوم نەماوە، بەڵام لەوانەیە بە شێوەی دیجیتەڵ ئەلبوم کاری لەسەر بکەم و لە شێوەی ئەپێکە ئەتوانی دابەزێنرێت و ئەتوانین گوێپیستی بەرهەمەکان ببن خەڵک. کار بۆ ئەوەکەین کە لە شێوەی ئەلبومێکا بڵاو بکرێتەوە ئینشاءڵڵا.